قمارە پێ دەکا بەخوای دێمێروکان دەڵێنە توژنی چۆن شتی وا دەکەی ئەرێ بەخوای دەم ناچارم ئەگەر ناچار نەبم ئەم نەدەهات مێرە ژیانی خۆدا ئەلێ نشت کردێتەوە قەتن بای 15,000 بردێتەوە یان 10,000 8,000 12,000 ئەوە تا من نازانم نە بە منداڵانی سەرف بکەم نە بە شیر و عەفازەی دەم کاکە نە بە خواردنی دەم نە بە نەوتی دەم نە بە غازی دەم نازانم چ بکەم خۆ خۆمە نەچمەوە ماڵێ هەتا منداڵەکە داوەشتم لێ نەکەن بە مانگە و مانگ بە دوو مانگی جارێکم گۆشتی بە منداڵی خۆ ناکڕم کاکە خەڵکی و مەعاشەیە بەڕێوە ناچی جانە خەسەی مەعاشی نێ بێ دەبێت چۆن بێ براکەم بەڵام پێم خۆشبە لە ماڵە خۆ دانیش بەم لە نێو منداڵی خۆ وەژنێت تۆ بەیانیان زوودەی بۆ ئێرە؟ بەرەوەڵا ناخۆسە زۆر باشە حەز لە قوتابخانە هەیە؟ بەڵێ بژێویگیانمان لەسەر ئێرەیە بەیانیان سەعات 3 و 4 دێین بەو سەرمایە بە بارانێ داوا لە مسلمانان دەکەم یارمەتیم دەن مەعاشێکم بۆ دابینکەن لە قوڕا و چڵپام نەجاتێن سڵاوتان لەبێت من ئێستا لە قەزای حاجەوەم لەو شوێنم کە کۆمپانیای بیڤان خۆڵ و خواشاکە دێنێت لە شاخی ماکۆ ڕۆی دەکات بەڵام ئەوەی جێی سەرز بوو کە بەلای منەوە زۆر گرنگ بوو کاری لەسەرکەم ئەوەی کە یەکێک لە خانەوادەکان بە خۆیان و تەواوی منداڵەکان لێرە کار دەکەن لێرە بژێوی ژانی لەسەر کۆکردنەوەی ئەو زوڵ و خاشاکە ئێمە دەمێ قسە لەگەڵ خۆیان بکەم خاتون سڵاو لێبێت وەکو دیقەتمدا ئێوە خۆت و هاوسەرەکە و دوو منداڵەکەت لێرە کار دەکەن چی وای کردو ئێوە بێن بەو شێوەیە کار بکەن والله نەعیلاجی نەناگە نەعیلاجی نەبین دەخۆشە حتا دوو کچم لەگەڵ خۆینان لە ماڵ منداڵی ور بەجێشوە 89 نەفەرینە سەراوز بڵێ خۆینە مەعاشنێ نەچیە هاوەرە ماڵە مەڵا فەرشم ڕاخسو لەگەڵ هەرزەی فەرقنی خۆ ئاگای لێوەرە خان هەموو دڵۆپان دەکا ئالێرە ئەوە تاها تا هێندەکەم شلەوە کە جلک و بەرگ و خواردنشتی ئالێرە دەبمەوە بۆیان دەمێ بەخوای لەسەر سەری یعنی خواردن لێرە لەسەر زڵ کۆ وەڵڵی سەری بەسەر چوون بردێتەوە داومەتە منداڵە تۆ لە کێو لێرە کار وەڵڵی تقریبا ئیلانەیە 3-4 مانگ بێ بەڵام ئەوەی دەبینم دوو منداڵەکەش لەگەڵ خۆت هێناوە ئەوانە دەخوێنن بۆچی خوێنی بەس ئەوڕۆ مەکتەبنی ئەوەشم دوو ماس لێ ساڵێک پۆلی نوێ وازی هێناوە ئەوەشم دەرچوە بۆ 5 ئەوەش وازی هێناوە ئەوەم نەخۆش بۆ سەدەفی بۆ لە مەکتەبی قوماریان پێ دەکرد دەمە شاد سلێمانیم پێ نەدەکرات خۆ دەبێ هەموو مانگەی بەرنە سلێمانیە کوشتە دیوە بۆ منداڵام جودا کردێتەوە دەستمەوە دەبەریان دەکەم بەوان دەشەم و دەبەریان دەکەم ئەوە خواردن و شتا کوڕی کچکەم بەجێشۆ کچی کچکەم بەجێشۆ خوا داش دەکەن بۆ بکڕا دەستمەوە ئەوان دەدەمێ پارەم پێ نییە بۆیان بکرم کاکە حاڵم حاڵی سەیە پێم خۆشە ئەن لێروکانم پێم خۆش بە لە ماڵە لێنی منداڵان دانیشتوم هەندە ڕۆژان دایکم بەجێش بەدم چاوی و سوتاون کاکە بە نەخۆشیم بەجێ هێشتووە بە مانگە و مانگ بە دوو مانگی جارێکم گۆشتی بە منداڵی خۆ ناکڕم کاکە خەڵکی و مەعاشەیە بەڕێوە ناچی جانە خەسەی مەعاشی نێ بێ دەبێت چۆن بێ براکەم بەڵام پێم خۆشبە لە ماڵە خۆ دانیش بەم لە نێو منداڵی خۆ حەز نیوزکم بۆ کچانە دێشیە هێندە خۆشە بەخۆ بەژناتی خۆ سەد کەسم قومارە پێ دەکا بەخوای دێمێروکان دەڵێنە توژنی چۆن شتی وا دەکەی ئەرێ بەخوای دەم ناچارم ئەگەر ناچار نەبم ئەم نەدەهات مێرە ئەم پێم خۆشبە لە نێو منداڵان بم داوا لە مسلمانان دەکەم یارمەتیم دەن مەعاشێکم بۆ دابینکەن لە قوڕا و چڵپام نەجاتی دەنداوە لە کوڕی دەمام جەلالی دەکەم ئەگەر نەجاتیم دەنداوە لە هەموو مسلمانان دەکەم لە هەموو حکومەتێکی دەکەم یارمەتیم دا خانووەکەم بۆ چاکان لە جێیەکەم خانوویکی بۆ بکڕن
خانمەوە بەسەردا تەپی بەخوای وەرن تەماشاکەن هەموو دڵۆپان دەکا هەموو دیوار ڕشتم تەقیوە تە ژیانی خۆدا ئەلێ نەشت کردێتەوە قەتن بای 15,000 نیە بردێتەوە یان 10,000 8,000 12,000 ئەوە تا من نازانم نە بە منداڵانی سەرف بکەم نە بە شیر و عەفازەی دەم کاکە نە بە خواردنی دەم نە بە نەوتی دەم نە بە غازی دەم نازانم چ بکەم خۆمە نەچمەوە ماڵێ هەتا منداڵەکە داواشتم لێ نەکەین ئەرێ بەخوا ڕۆژ ئەلێرە دەچم ناوێرم بچمەوە لەبەر وێ قسەی ئەو دەڵێ داهۆم بۆ بکڕ ئەو دەڵێ داوم بۆ بکڕە خودەخان بۆچی لێرە کار دەکەیت؟ وەڵای پارەمان نییە مەحاسیسمان نییە زۆر باشە تۆ دەتخوێند؟ بەڵێ وەلی چەند بووی؟ 5 لەبەر چی وازە لە خوێندن هێنا؟ وەڵای پارەمان نەبوو هاتینە ئێرە ئێرە؟ بەڵێ ناخۆش نێت تۆ بەیانیان زوودەی بۆ ئێرە؟ بەرەوەڵا ناخۆسە زۆر باشە حەز لە قوتابخانە هەیە؟ بەڵێ ژیانمان لەسەر ئێرەیە بەیانیان سەعات 3 و 4 دێین بۆ سەرمایە بە بارانێ ئەنی بەڕاستی معاشێکیشمان نیە شتەکەش کەمە ڕۆژی 10,000 و 5 و 7 و شتەکە بای ئەوی نابێت مەسرفەکەی بەڵام ناچاری بێ ئیشیە وەڵی داواکاریمان ئەوە لە حکومەت لە سەرۆکی حکومەت لە خێرخوازان ئەگەر ئاوڕێکی بە خێرمان لەدەمشکە و خەڵکە بەڕاستی دێتێرەکانە ژیان نییە ینی شوێنی کە بە خۆت دیوتە چۆنە سەرزە بڵە پیسە تووشی هەزار نەخۆشی و ئەوە دەبی بەڵام ناچاری هیچ چار نیە